بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. أما دبواني زور بريس ڕۆژەوانانی مانجی پڕبەرەکەتی ڕەمەزان، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار لە ئێمە و سەرجەم ئەهلی ئیمان بێ. خۆشەویستانم، لە دانیشتنی ئەم شەویشدا ئەگەر لە کاتێکی کەمیشدا بێ، دیارە جەنابتان خاوەنی ئیمانێکی زۆر باشن کە ڕۆژگارێکی درێژ و ماندووبوون، شەویش ئاوا ماڵی خوا ئاوادان دەکەنەوە، یاخوا ماڵی هەموو لایەکتان هەر ئاوادان و پڕبەرەکەت بێ ئینشاءالله. بابەتی ئەم شەومان تەواوکەری وتارەکانی ڕابردووە لەسەر گرنگی عەقڵ و ژیری، ئەوەی ئینسان بەختەوەر دەکات لە دنیا و قیامەتدا، سود بە خۆی و بە خەڵکی دەگەیەنێ، بریتیە لە بابەتی عەقڵ و ژیری. ئینسانی عاقڵمەند مرۆڤەکان ڕزگار دەکات لە کێشەکان. دوعا بکەی لە ناو هەموو ماڵێکە، لە ناو هەموو قەوم و هۆزێکە، لە ناو هەموو گەل و میلەتێکە ئینسانی عاقڵمەند هەبێ. لە زمانی ئەنەسی کوڕی مالیکدا کە دوا سەحابەی پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم لە ژیاندا، تەمەنی نزیکی 100 ساڵ بوو، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لە تەمەنی 10 ساڵیدا دایکی بردی وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، من ماڵ و سەروەت و سامانێکم نەبوو بە دیاری بهێنم بۆ بە خێراتنی جەنابەت بۆ شاری مەدینە کە تەشریفت هێنا. ئەم کوڕە جوان و نازدارم هەیە، بە ئومێدی خوا خزمەتکاری جەنابەت بێ و لێت بەهرەوەر بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبەرەوەی خۆی ئەولادی نەبوو، منداڵی کوڕی نەبوو، خزمەتی ماڵ و میوانێکی بۆ بکە، ئەنەس لە ماڵیان مایەوە. تەمەنی 10 ساڵ بوو، 10 ساڵیش لە ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم وایەوە، واتە 10 ساڵی ڕێک شەو و ڕۆژ لە خزمەتی خۆشەویستدا بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی یا ڕەبی خوای گەورە دایکی بەڕێز، ئەم دیاریە لێ قبوڵ کە، داوا دەکەم تەمەنی زۆر درێژ و پڕبەرەکەت بێ، یا ڕەبی ماڵ و سەروەتی زۆر بێ و قەت محتاج نەبێ، یا ڕەبی نەوەشی زۆر بێ. سبحان الله، دەفەرمێ نزیکی 200 کەسی لەنەوەی خۆی بینیوە، ئەوەندە نەوەی زۆر بوو، عمری لە 100 ساڵ تێپەڕی، سەروەت و سامانی بێشومار بوو، هەر مامەڵەیەکی دەکرد، هەر بەردی بفرۆشتایە بە زێڕی خەڵک دەفرۆشرا. جا دەفەرمێت تەمەنی نزیکی 100 ساڵ بوو. ڕۆژێک خەڵکی سەرەتای مانگ بوو، چاوەڕێی مانگی ڕەمەزانیان دەکرد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت بە بینینی مانگ سومولی ڕوئیەتی، بینینی مانگ ئەساسە بە چاو بۆ ئەوەی کە مانگی یەکشەوە ببیندرێ و خەڵک بیکات بە ڕەمەزان. ئێستا لەوانەیە جەنابەت پرسیارێک بە مێشکتا بێ، بڵێ لەم سەردەمی پێشکەوتنی تەکنەلۆژیای سەردەما چی پێویستیمان بەوە هەیە خەڵک بە شاهید چاو بڕوانێ، یان ئەو هەموو خەڵکە بۆ بڕوانێ؟ بەڕێزان، گرنگ ئەوەی ئینسان بەشداری خێر بکە. یعنی ئەگە خێرێک هەبوو تۆ زانیشت بەدەستی بن ناوێ، هەر بڕۆز ریزی چاکەکارانەوە، مادام خێرێک هەیە بەشداری تیا بکە. یعنی هەر دایمە بڕوانە، بزانە بۆ نمونە جێژن دێ، هەر هیچ نەوێ بەرەو لای خۆراوە بڕوانە، بزانە داخۆ تۆ مانگ نبینی، ئەگەر نەشت بینی ئەجرێکەکە بۆ نووسراوە. ئەگەر تەکنۆلۆژیای پێشکەوتوو شەبێت تۆ بەشداری ئەم خێرە هەر بکە. ئەنەسی کوڕی مالیک عمری 100 ساڵ بوو، چاوی سبحان الله هێشتا تیژ بوو. جا چاوێک کە بۆ خوا بەکاربێ، سپاس بۆ خوای گەورە بە سەلامەتی دەمێنێتەوە. چاوی ئەم سەحابەت تەمەن 100 ساڵە هێشتا تیژە، بۆیە دەستی خستووە سەر چاوە پیرۆزەکانی وەک خەڵک بۆ مانگی دەڕوانی. لەو کاتەدا فەرمووی ئەرە وەڵڵا مانگی یەکشەوم بینی. هەموو خەڵکەکە وتیان قوربان وەڵڵی ئێمە هیچ نابینین. ئەم گەنجە جوانانە مناڵەکان، خەڵکە بە تەمەنەکانی 60-70 ساڵی وتیان قوربان بەخوا هیچ نابینین. فەرمووی بەرە وەڵڵا چاوم لێ ئەوە تا باریکە جوان هیلالی بەستووە، مانگی یەکشەوە دیارە. خەڵکەکە ئەوەندە بە ئەدەب بوو، وتیان قوربان جەنابەت قسەت لێ وەردەگیرێ، کەواتە بەیانی ڕەمەزانە. بابەتەکەی من لەسەر وشەی عەقڵە. کابرایەک هەبوو ئیاسی کوڕی مەعاوی پێ دەڵێن، کورد پێی دەڵێ هەیاسی خاس، هەموو جەنابتان هابیستوتان لەوەن هەیاسی خاس زۆر عاقڵ بووە. ئەو پیاوە ناوی ئیاسی کوڕی مەعاویەیە، قازی بووە، زۆر پیاوێکی زانا بووە، لەگەڵ زانایەکەش یا زۆر عاقڵ بووە. ئەفەرمێ وتی قوربان تۆ مانگ دەبینی؟ وتی قوربان بەڵێ. ئەوە تا دەستی ئاوا لێ کرد، ئەوە تا ڕێک وەکو دەمەدەست دیارە.
ئەم پیاوە زانی ئەنەسی کوڕی مالیک مانگی نەبینیوە چونکە کەس نایبینێ ئەبێت لەو هەموو خەڵک و حەشاماتەدا کەسێکی تر بیبینێ دەفەمە کە سەیری کرد برۆکانی ئەنەسی کوڕی مالیک لە پیریانە درێژ بووە شۆڕ بووەتەوە تاڵەموویەک وەکو مانگی لێ هاتووە دەفەمە قوتی قوربان مەجال هەیە زیارەتێکی ئەو چاوە پیرۆزانە بکەم کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بینیوە ها هێندە بە ئەدەب بوو تیکاکە دەست لە چاوما بێنە دەستی تۆش پیرۆزە خزمەتی شەرعی پێکراوە دەستێکی بە برۆیە هێنا و مۆکەلا چوو تی قوربان ئەمجا بزانە مانگ دیارە ئەنە سەیری کردەوە پڕەنە بەخوا هیچ دیار نییە فەرمووی قوربان ئەوە مانگی یەکشەوە نەبوو ئەوە تاڵە برۆی سەر چاوت بوو وا دەزانی مانگی یەکشەوەیە ئەنەس دوعای خێری بۆ کرد فەرمووی یا ڕەبی خوا پاداشت بداتەوە دەبەخوا من هەر بە مانگی یەکشەوە داهاتە بەرچاوم خەڵکەکەش لە گومان ڕزگاریان بوو ئەمە بە زانست ناکرێت ئەوە عەقڵی مرۆڤێکە ئەزانێت تاڵەموویەک لەبەر چاوی ئەم بەتەمەنەدا چۆن دەخوێنێتەوە ئەوەندەش ڕێزی قەدر و حرمەتی سەحابیەکە و تەمەنەکەی گرت یەکسەر پیا هەڵنەشاخە بڵێ بێ قەزابی تۆ کەی لە تەمەنی ئەوەدا ماوی قسە لە شتی وادا بکەی بۆ لە ماڵەوە دانانیشی زیارەتی چاوی پڕبەرەکەتی کرد کە ڕەسوول الله صلی الله علیه وسلم پێبیندراوە و گرفتەکەش چارەسەر بوو ئەو ئیاسی کوڕی معاویە کە قازی بووە جا ئینسانی عاقڵ خۆشەویستان لە عەقڵی هەموو کەس سوود وەردەگرێ کابرایەک شاهیدیدا لە مەجلیسی قەزا و دادگادا وتی قوربان من شاهیدی ئەدەم ئەم باخە کە فڵان کەس داوای دەکاهی ئەو نییە ئەمە پیاوێکی تەشقەڵە چییە واللهی من لە مناڵیەوە ئاگام لێ ئەم باخە کە کێشەی لەسەرە هی فڵان کەسە و من شاهیدی لە دنیا و قیامەتە ئادەم ئەنە ئەم ئیاسی کوڕی معاویە کە حاکم بوو قازی بوو وتی باشە ئەگەر شاهیدی ئەدەی پێم بڵێت چەند نەمامی تێدایە باخی خورما بوو چەند نەمامە خورما لەو باخەدا هەیە شاهیدەکە مەحتەل بوو هی وەڵڵاهی نازانم وتی ئەی چۆن شاهیدی ئەدەی لەسەر شتێک کە زانستن لەبارەیەوە نییە شاهیدەکە هەرچەند پیاوێکی نەخوێندەوار بوو جا بەڕێزان عەقڵ و ژیری بە خوێندەواری نییە بە زۆر زانایی نییە بەهرەیەکە شاهیدی نەخوێندەواری کرێکاری دەستپڵیشا و پیاوێکی دڵسۆز بوو وتی قوربان منیش پرسیارە لە تۆ دەکەم جەنابی حاکم بۆم هەیە زۆر بە ئەدەبەوە وتی بەڵێ وتی قوربان جەنابەت چەند ساڵە لەم ژوورەدا دادگایی دەکەی دادگایی خەڵک دەکەی و قازی وتی وەڵا نزیکی 20 ساڵ دەبێ وتی ئەو کاتە خانوەکان وەکو ولادەی خۆمان هەمووی دار بوو ئەم مەسەلە حوشتە نەبووە وتی قوربان بێئەدەبی نەوێ پرسیارێک لێ بکەم چەند دار لەم ژوورەدا هەیە لە دالەڕای خانوەکەتە ئیاسی حاکم مەحتەل بوو وتی وەڵاهی نازانم یەکتی قوربان تۆ 20 دانە ساڵە لەم ژوورەدای نازانی چەند دار لە دارڕاکەیدایە من شاهیدی باخەکەم چوو زانم چەند نەمامی تێدایە ئەڵێ ئیازوتی هەی ئافرین وەڵڵاهی شاهیدەکەت وەردەگیرێ لەو شتەشەوە فێری عەقڵێک بووم لە تۆی شاهیدەوە بۆیە شێخ مستەفا سوباعی دکتۆر مستەفا سوباعی قسەیەکی جوانی هەیە دەفەرمێت لا ينمو العقل إلا بثلاث عقل و زانیاری بە سێ شت خۆشەویستان زیاد دەکا ئیدامەت التەفکیر زۆر بیرکردنەوە ئینسان دانیشێ لە جیاتی ئەوەی بیر بکاتەوە لە سەرۆت و سامانی خەڵک دوو لە ڕووی جەنابتان دوو لە ئێوە ماڵی خوا فڵان کەس چۆنی ئەمە کڕی فڵان کەس چی هەیە فڵان کەس چۆن دەوڵەمەند بوو فڵان کەس چی هێنا کچەکەیدا بەچێ ئەمانە ئیشی من و تۆ نییە بەڵکو تووشی سوئی ظن و حەسوودی و بەخیلی دەبین گونەهبار دەبین قەت بیر لە ژیانی خەڵک مەکەوە ئیلا مەگە بیری لێ بکەیەوە بۆی ڕزگاری کەی لە مەینەتیەک ئەویش ئەگە پرسێکی پێکردبی داوای یارمەتی لێکردبی ئەینا ئینسانی عاقڵەوەیە قەت تەداخلی ژیانی خەڵک ناکە ئەگە چاکی کردبێ دوعای خێری بۆ بکە ئەگە خراپی کردو دوعای هیدایەتی بۆ بکە خوا بێنێتەوە سەردەگای ڕاست بەڵام بیر لە چی بکەیتەوە بیر لە خوای باڵا دەست بکەوە لە دەسەڵات و عەزەمەتی لە قەبر و قیامەتی خۆت ئینسانی عاقڵ ئەوەیە کە دنیای بە قوربانی قیامەتی دەکا نەک قیامەتی بە قوربانی دنیای کە بیرکردنەوەی باش و ڕێک و پێک لە خۆت و دنیا و قیامەتی خۆت ئینسان عاقڵ دەبێ پێی دووەم مطالعة كتب المفكرين تەماشاکردنی کتێبی نووسەرانی بەناوبانگ وەڵای خۆشەویستان گەنجانی خۆشەویستم هەمومان بە تێکڕا ئەوەندەی ئینسان ڕۆژانە موبایلی پێیە و فەیسبووکی پێیە و نازانم چی پێیە ئەم هەموو کاتە دەڕوە بەو خوایە دوو لاپەڕە کتێب خوێنیەوە هەزار ئەوەندە بە سوودە ئینسان حیفە لە شەو ڕۆژێکە هەر ئیشاڵڵا بیکەن بە دەستور هەر لاپەڕی کتێبێک دەخوێنیەوە عەقڵێکت زیاد دەکا کتێب خوێندنەوەش سەرەتا ناڕەحەتە
يعني ئێستاوی کە کتێب ناخوێنێتەوە دەڵێت دوو لاپەڕەم پێ ناخوێنرێتەوە جەنابەت ڕاست دەکەی نیو لاپەڕە بخوێنەوە دوایی لاپەڕەیە بخوێنەوە دوای هەفتەیەک دوو لاپەڕە بخوێنەوە وان لێ دێ لە سەفەری شابی ناتوانانی بەبێ کتێب بژی ئێستا ئەوروپیەکان بۆیە پێگەلانی پێشکەوتون لە وێزگەیەکی شەمەند نەفەرا بوەستەیە لە ناو تایارەدا بێ لە هەر شوێنەکا بێ ئیلا کتێبێکی پێیە ئیلا کتێبێکی پێیە خۆی مەشغوڵ دەکات نە کاتەکەی بە فیڕۆ دەچێت نە ئەوەندە چەماشەی سەعات دەکات نە لە قەلەقی بیرکردنەوەدایە زۆر کتێب بخوێنەوە کتێب عەقڵی کۆکراوەی نووسەرە بە بەلاش پێشکەشی تۆی کردووە تۆ لە ماوەیەکی ئەو چەند ساڵی کردووە تا ئەو کتێبەی نووسیوە تەجروبەی چەند ساڵە تۆ لە ماوەیەکی کەمە عەقڵی ئەوت هەموو بەردەست دەکەوێت خوێندنەوەی کتێب سێمیان وانەکانی ژیان ها کوردەواری دەڵێ هەر عەقڵەی لە خەسارەتێک ئینسان لەو خەسارەتانەی تووشی دەبن عەقڵ و ژیری وەرگرێ هەر شکستێکت هێنا لە ژیاندا بە زەرەری مەزانە گرنگەوەی عەقڵێکی لێوەرگری جاری داهاتوو ئەم شکستە دووبارە نەکەیەوە ئیمامی شەعبی دەفەرمێ عەبدولمەلیکی کوڕی مەڕوان ناردمی بۆ لای پاشای ڕۆم پاشای ڕۆمەکانی ئەو سەردەمە زۆر پرسیاری لێکردم بە فەزلی خوا هەمووی زۆر بە جوانی بە بێوەستان وەڵامدایەوە نامەیەکی نووسی بۆ سەرکردەی موسڵمانان بۆ عەبدولمەلیکی کوڕی مەڕوان کە چوومەوە بۆ لای نامەکەمدایەوەتی وەڵڵاهی مەلیکی ڕۆم زۆر ستایشی کردووی نووسیوێتی پێم سەیرە پیاوی ئاوا لە ناو موسڵماناندا هەبێ ژیر و عاقڵ کەسێش کەش سەرۆکیان بێ ئەڵێ من پێم وت قوربان سوپاس بۆ خوا عیزەتی ئیسلامی پێبەرز بۆەوە دیارە زۆر تەسیرم تێکردووە وتی نا ئەم نامەیە بۆنی ئەوەی لێدێ هانم بدا و من تۆ لە ناوبەرم وتوێتی حیفە ئەمە هەبێ و کەسێش کەس سەرکردە بێ ئەوێ غیرەم بجوڵێنە و من تۆ بکوژم ئەڵێ ئەم قسەیە بە پاشای ڕۆمەکان گەیشتەوەتی وەڵڵاهی ڕێگمە بەستم ئەوە بوو ویستم ئەم عاقڵمەندە بەدەستی خۆیان لە ناوبەرم ستایشێکی وام کرد کە ئەم غیرە بیگرێ بڵێ من شایستەترم بە پاشایەتی لەو بۆ ئەوەی بتکوژێ و عاقڵمەندێک لە کۆڵی موسڵمانە لە ناو موسڵماناندا لا بچێ پیلانەکان ئاشکرا بوو پاشایەکە بووە کۆمەڵێک چەتە هەبوون چەند جار مەفرەزەی ئاسایش و پۆلیسی بۆ دەناردن چەتەکان بە عاسێ و شاخێکەوە بوون دەستگاکانی ئاسایش زەوتیان نەدەکردن کابرای سەرکردە و پاشا بیری کردەوە ئەمانە دەبێت بە عەقڵ لەناو ببرێن بۆیە کاروانێکی ڕێکخست کۆمەڵێ مجەوهرات و زێڕ و جەواهیراتی گرانبەهای خستە سندوقێکەوە لەگەڵ پاکەتێک شیرینی زۆر نایابە لە نامەیەکە نووسی بووی ئەم شیرینی و مجەوهرات و ئاڵتونە پێشکەشە بە کچی شای فڵان شوێن قافڵەکەی بەڕێ خست و دەیزانی چەتەکان لەکوێن ئەوانیش پەلاماریاندا وەکو قافڵەکانی تر تاڵانیان کرد کابرای سەر قافڵە زۆر پاڕای وتی ئەم مجەوهرات و شتە بە نرخانە لەگەڵ ئەم دیاریە شیرینیە بە نرخە توخوا ئەمانەتێکە بۆ کچی شایەک ناردراوە توخوا بەس ئەمەمان لێ بەستێنن بەسە ئەمەمان لێ مەستێنن ئەوەی تری هەموو بۆ خۆتان ئەمە ئەمانەتە زیاتر لایەن شیرین بوو ئەو هەموو پارەیە ئەو هەموو سکەی زێڕە دەستیان بەسەرداگرت شیرینیەکان بینی زۆر جوان ڕازاوەتەوە وتیان ئەمە بۆ پاشا دروست کراوە باز چەتەبی خوا لە شاخە دەستیان کرد بە خواردنی دوای یەک سعات هەر هەمویان بەلادا هاتن چونکە پاشا ئەمری کردبوو ئەو شیرینیە ژەهڕێژ کرابوو لە ژێرەوە بەو شێوەیە بەبێ ئەوەی تیر و کەوانێک بتەقێ هەمویانی لەناو بردن ئەمە پیلانێکە جاری وایە عەقڵ لە دەستگاکانی ئاسایشدا کارێک دەکا کە بە چەک و سیلاح و لێدان و تۆقاندن ناکرێت عەقڵ و ژیری لە هەموو مەجالێکی ژیاندا کاری پێدەکرێت ئەمریکیەکان کاتێک کە چوونە سەرمان گرفتێکیان بۆ دروست بوو ئەویش ئەوەیە لە ئاسمانە کە هێزی کێشندەی زەوی نامێنێ ئام پەرداخە کە بەری دێوە هێزی کێشندەی زەوی ڕایکێشێتەوە لە بەرگە هەوای زەوی دەرچووی قەڵەمەکانیان کە دەردێنا یەکسەد مەرەکەبەکەی هەڵدەچوو چونکە بەرەو ئاسمان دەڕوە بیریان کردەوە بەداهێنانێکی زۆر گرانبەها تا قەڵەمێک دروستکەن مەرەکەبەکەی لە ئاسمانە بەرەو سەروونە ڕۆ بنووسێ بەڵام ڕووسیەکان بە کەمترین شتێکی زۆر ئاسان ئەمایان لە کۆڵ خۆیان کردەوە بەچی بە قەڵەمی دار بە قەڵەمی ڕەساس چونکە قەڵەمی ڕەساس قەڵەمی دار هیچ مەرەکەبی تیانە لەسەر مانگ و لەسەر زەوی هەر وەکو یەک دەنووسێ شتێکی شلی تیانە جاری وایە عەقڵ و ژیری ئەندازیارێک نایزانێت کرێکارێکی نەخوێندەوار دەیزانێ لە وڵاتی یاباندا لە کارگەیەکی دروستکردنی سابووندا کێشەی ئەوە بۆیان بۆ دروست بوو گلەیی مشتریەکان و کڕیارەکان دروست دەبوو ئەیانگوت هەندێک لە سابوونی ناو کارتۆنەکە بەتاڵە ئێمە سندوقێک کارتۆنە سابوونم کڕیەوە معقول نییە دانەیەکی بەتاڵ بێ لەسەر کڕیار لەسەر مەعمەلەکە هەردووچیان ناڕەحەت دەکەوت
ئەندازیارەکان بیریان کردەوە تیشکێکی لێزەری دابنێن بزانن بە لێزەر لێ دەنداخۆ چ کیسەیەک بەتاڵە و سابوونەکەی تێنەکراوە. کابرایەکی کرێکار زانی کرێکاری مەعمەلەکە کارگەکە وتیەوە بە چیەوە مەشغوڵن؟ وتیان وڵی بەوە مەشغوڵین بە دەستگایەکی لێزەری و تیشک بینی بزانین چ کارتۆنێک بەتاڵە. کۆرەکتی کاکە جاوەی ناوێ ئەو هەموو عەزێتە. وتی چۆن؟ وتی پانکەیەکی ئەوە پانکەیەکی عەرزی بێنن بیخەنە ئەو شوێنەی سابوونەکانی پیاتێ دەپەڕێ هەر وەختێک کە تێپەڕی ئەم هەوایە هەوایەکی بە قووە نییە هەر چیسەیەک بەتاڵێ و سابوونی تیانە بێ بایەکە دەیبابەوە لەوە فڕێدا ئەوانەی کە پڕن قورسن دەمێننەوە. وتیان وەڵاهی برا زۆر فکرێکی پێشکەوتووە بە یەک پانکەی عەرزی نە دەستگای لێزەر و نە تیشک بینیەکی وردبینی و ئەوانە کرێکارێکی کارگەکە عەقڵی پێشکەوتووتر لە ئەندازیارێکی بەناوبانگی ئەو کارگەیە. ئەمە عەقڵێکە الحکمة ضالة المؤمن أينما وجدها فهو أحق بها. ئێمەش عەقڵ و ژیری لە هەر کەسێکەوە بێ وەریگرە دۆزراوەی تۆی ئیماندارە حەق وایە عەقڵ و ژیری لە هەموو کەسێک وەرگرین. مەلای گەورەی کۆیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ جارێک لەگەڵ وەفدێکی ئەهلی ئێراندا دادەنیشێ کابرای ئاخوندی شیعە بە مامۆستا عەبدوڵڵای باوکی مەلای گەورەی کۆیە دەفەرمێ مامۆستا عەبدوڵڵای جەلیلزادە پیاوێکی زۆر زانا بووە ئەڵێ قوربان ئێوەش بڕواتان بە حەزرەتی مەهدی منتەزیر هەیە؟ دەڵێ قوربان ئەی چۆن بڕوامان پێ نییە؟ ئەوەی لە بیرەکەی سامەڕادایە؟ هەڵە ئەی ئافرین بەخوا ڕاز دەکەی ئەوەی لە بیرەکەی سامەڕادایە و چاوەڕێی زوهوری دەکەین. ئەڵێ وەڵی قوربان بەڵی خۆم مردووە. کابرایە کەمجا زۆری پێخۆش دەوێت مامۆستا عەبدوڵڵای جەلیلزادە باوکی مەلا محەممەدی گەورەی کۆیە ئەڵێ قوربان خۆم مردووە. ئەڵێ چۆن مردووە؟ ئێڵێ قوربان ئێوە 1000 ساڵە چاوەڕێی دەکەن لە وایە. دەڵێ دەی من لە قورئانە بینیومە ئەسحابی کەهف تەمەنیان هەر زۆر درێژ بوو کە غەیب بوون 309 ساڵیان پێچوو. 309 ساڵ تەمەنی ئەوان بێ بە نەسی قورئان ئەی باشە معقولە مەهدیەکەی تۆ 1000 ساڵ بێ هێشتا دیار نەبێ و لە بیریشان زیندوو بێ؟ ئەڵێ کابرا دەمی دابسڕی هیچ پێ نەوترە. ئەجارێ بە بەڵگەیەکی عەقڵی عیلمی چەند کتێب کۆ دەکەیتەوە کابرا ئەمەی پێ ناوترێ. ئاخری قسەکانم دەچینە خزمەت زانای گەورەی کورد کە لەم سەرەتای مانگی پڕبەرەکەتی ڕەمەزانە کۆچی دوایی کرد جەنابی دکتۆر مستەفا زەڵمی یا ڕەبی خوا لێی خۆش بێ کە بەداخەوە حەقی ئەو پیاوە گەورە لەم کوردستانە گەورەدا نەدرا چونکە زیاتر لەوەی قابیل بوو پرۆفیسۆرێکی گەورەی خاوەنی چەندین شەهادەی دکتۆرە. دکتۆر زەڵمی بە ڕەحمەت بێ دەفەرمێ ساڵی 1947 بوو لە دێی سەرسیان لە بەری پشدەر مامۆستای مزگەوت بووم مدیری مەعاریف واتە مدیر تەربیەی ئێستا ئەو کاتە پیان وتۆ مدیری مەعاریف هاتە ئەو منتیقەی پشدەرە و سەرێکی ئاغای دەیەکەی ئێمەی دایی سەرسیان هاتە مزگەوتیش و من دەرسم بە فەقیەکان دەوت لەو کاتەدا بانجیان کردم وتیان هاتۆتە ماڵی ئاغا کە دیواری بە دیواری مزگەوتەوەیە مدیری مەعاریفە و پەروەردەی هەموو سلێمانیە معاریفی سلێمانی وەرە بۆ لای کە چووم چاوی پێم کەوت من بەجلێکی مەلایەتیەوە و ئەویش مدیری مەعاریفە و زۆر خۆی بە زاناتر دەبزانی لە من وتی وەرە پرسیارێکت لێ بکەم ئەگەر زانیت ئەزانم کە مەلای وتم فەرموو پرسە وتی پرسیارێکت لێ دەکەم بە زمانی عەرەبی بزانم ماناکەی چۆنە ئەڵێ وتی ڕەئەیت الله في سورة البقرة ئەگەمە بیخوێنەوە لە ظاهیرا کوفرە ڕەئەیت الله خوان بینی في سورة البقرة لە شێوەی مانگادا ئەمە گەمەلایەکی نەزان وای پێ بڵێ یەکسەر کوفر دەکا یعنی هەر تووڕە دەبێت چۆن شتی وا دەڵێ هەی مەلعون ئەڵێ وتم قوربان ئەوە زۆر ئاسانە ئەڵێ وتی چۆن وتم قوربان ئەو في سورة البقرة حاڵە لە فعلی فاعیلەکە نەک حاڵ بێ لە مەفعول بیهەکە کەواتە ماناکەی وایە کە بیرم لە دەسەڵات و عەزەمەتی خوا کردەوە خۆم هێندە بە بچووک و کەم عەقڵ هاتە بەرچاو وەکو مانگایەک خۆتە خۆم هاتە بەرچاو لە بێعەقلیدا لە چاو عەزەمەت و دەسەڵاتی خوادا ئەو في سورة البقرة حاڵە لە فعلی فاعیلەکە نەک حاڵ بێت لە مەفعولەکە کە ئەڵڵە مەفعول بیهەکە کە ئەڵڵایە ئەڵێ وتی وەڵڵاهی ئەشهەدو بالله مەلای بەڵام حەیفە لە کوێرکەدەیەکی ئاوادا مەلابی بۆ نایە عەلی کەمال لە بەغا هەیە بنێرێ بۆ خوێندن بچی لە میسر لە ئەسەر بخوێنی وتم چۆن وتی هەندێک قورئان سێ چوار جزء لەبەرکە ئەلفی بنی مالیک لەبەرکە ئیمتیحانێک دەدەی ئەگەر لەوانە دەرچی لەسەر حسابی خۆی لە بەغا ئەنێرێ بۆ میسر وتم دوایی دەبم بەچی وتی ئەبی بە قازی یان دەبی بە مامۆستای زانکۆ وتم وەڵڵاهی حەزم لە قازیەتیە لەسەر مێرزی مەحکەمە دانیشم و عەدالەتی شەریعەتی ئیسلام بچەسپێنم
ئەڵە دایکی محەممەد خێزانەکەم پێوتم مامۆستا دەرس و دەوری خۆت گۆڕیوە خەریکی قورئان لەبەرکردن و ئەلفیەی وتم وەڵاهی نیازم هەیە ببم بە قازی بچم بۆ میسر بخوێنم ئەڵە شەو لە خەومدا قەدەری خوای پەروەردگار خوا ئیشێکی تری بەم پیاوە بە عاقڵمەندەی کورد بوو ئەڵێ لە خەومدا جووتێ پێڵاوم لە پێدا بوو لە تەختە دروست کرابوون زۆر ناڕەحەت پیانەوە دەڕۆیشتم بلوسکی ئاوی ماڵەکەمان یەک ڕەشاو بۆ گەناوی پیا دەهاتە دەرەوە هەر نەبێتەوە پرسییم پەنا بەخوا ئەمە بۆ وایە وتیان ئەوە موچەی قازی و حاکمە کە بە حکمی خوا حکم ناکە و زوڵم لە خەڵک دەکا و دادگاکەی بە عەدالەت نابە بەڕێوە ئەو موچە بۆ گەنەکەیەتی ئەڵە کە خەبەرم بۆ لە ترسانە وتم خوایە پەنات پێ دەگرم بەو خوایە قەت قازیەتی ناکەم نەوەک ڕۆژێک لەو قازیانە بم کە نەتوانن دادپەروەری لەسەر مێزی دادگادا بچەسپێنن یەکسەر بەرنامەکەم هەڵوەشاندەوە خوای گەورە ئەم عاقڵمەندەی کوردی هەڵبژارد دواتر چوە خزمەتی سەربازی و لەوێ بە ئیمتیحانی خارجی سبحان الله بە خاوەنی کۆڵە مناڵەوە بە 9 منداڵەوە توانی هەموو قۆناغەکانی خوێندن بە ئیمتیحانی خارجی ببڕێ تا دکتۆرای وەرگن لە قانون و شەریعەدا دواتر دکتۆرای وەریگرم دیسان لە میسردا ئەو هەموو ساڵی غەریبیە ئێستا لە کوردستاندا لە عێراقدا لە هەموو وڵاتە عەرەبیەکاندا کتێبەکانی دکتۆر مستەفا زەڵمی کورد بە مەنهەجی کوللەی قانون سوپاس بۆ خوا دەخوێندرێن بەڵام حەیف و مەخابن لەم وڵاتەدا کۆچی دوایی کرد بەڵام زۆر بە بێنازی نازێکی پێ نەدرا لە کۆچی دواییەکەی و پرسە و تەعزیە و مەراسیمی ناشتنیدا کە بە زۆر خەڵک دەدرێ کە بە پەنجەیەکی ئەو زانا گەورەی کورد زوبانەش عەقڵ و ژیری و مەعریفەتی پێ نەبووە جێگەی بەهەشتی بەرین بێ لەگەڵ هەموو زانایان و عاقڵمەندانی میلەتەکەماندا تا دەرسێکی تر و بابەتێکی تر لە شەوی داهاتوودا گە خواتەمەند باقیدا هەموو لایەکتان بەخوای گەورە دەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله سوپاس بۆ ئامادەبوونتان